بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێ لە رادیۆ TVSG گەڕیانەوە لە بەرنامەی هونەرستانەوە وەک هەر پێنجشەمە و هەر جارە هونەرمەندێکی خۆشەویست لە خزمەتی ئێوە بۆ خۆشحاڵی و خۆشبەختی ئێوە بانگشتی سەرستەیجی کەناڵ و تەلەڤیزیۆن و رادیۆی SG گەڕیان دەکەین بۆ ئەوەی کە دەنگی هونەری میلی و ڕەسەنایەتی هونەری میلی و چۆنێتی و گەورەی هونەری میلی بگەێنین بە ئێوە و کە تا چەند شرۆڤەی کاری هونەری ئەەکەین و چەند گۆرانی بێژێک و چەند دەنگ خۆشێک و چەند بەهرەمەندێکی بەتوانە بانگەکەینە ئێرە بۆی کە گوێبیستی دەنگە خۆشەکانیان بن و بتوان ئەسپی خۆیان تاوبەن لە مەیدانەکەدا ئەم ڕۆژۆک و پێنجشەمەکانی تر هونەرمەندێکی تازە پێگەشتووی شاری سلێمانی کە دەنگێکی خۆش و لە ئەزمونونەکەمەکەیە توانایەکی باشی هەیە ئەویش کاکە هەڵمەت کانی گۆرانیە زۆر بەخێر بێ سەر چاومان کاگەڵمەت بەخێر بی زۆر بەخێر بێ بۆ ڕادیۆکەمان بۆ تەلەڤیزیۆنی SG گەڕیان خۆشحاڵت کردین بەهاتنت خۆتان بەڕێزن دەخوا بەخێر بی کاکە هەڵمەت کانی گۆرانی زۆر بەخێر بێت مامۆساوەلی ژۆک هەموو جارەوە ماڵی خۆیەتی ئەمان ژەر ماڵی خۆیانە ئەرکی کێشاوە بە کیبۆرد مامۆساوەلی دەست خۆش زۆر بەخێر بیت کاگەڵمەتی خۆشەویست سەرەتا بە پرسیار دەست پێکەم ناچنی لای گۆرانی هەڵمەت کانی گۆرانی طبعا کانی گۆران گەڕەکەیان وڵی لە لادەیە لە کایلای هەواری شار و ئێوە بۆی ڕێ ئەسێک هەڵمەت کانی گۆرانی لە خەبی خۆتە بەڵێ هەر بڵێن ئیسە بۆ بەگەڕێکی لە گەڕەکانی سلێمانیەوە بزانم ئاوەڵا خەریکە بەکانی سپیکەوای لێت ینی کاگەڵمەت کانی گۆرانی ئەوە لە قەبێکی سەرەکی کاگەڵمەت کانی گۆرانی زۆر بەخێر کاگەڵمەت چەند ساڵە لە بواری هونەری میلیە خولیاییت و خەریکی وڵی ساڵێکە هەمی ساڵێک بەڵێ زیاتر لە چی بابەتێکە خۆبینێتۆ لە بابەتی بەندوتنە یا گەڕاوتنە لە سەریعە لە سەریعە سەرکەوتوبی شەڵانی ئەمڕۆ گوێبیستی چەند بەندێکی خۆشە بین لە خزمەتانە بەڵێ ئەمڕۆ گوێبیستی چەند بەرەمێکی خۆشە بین و زۆر بەخێر بێ سەر و سەر چاومان بەڕێزان و خۆشەویستان پێش بچین لای گۆرانی کاکە هەڵمەت ئەم ژمارانتان بۆ خوێنمەوە بۆ ئەوی کە هەر ڕاو بۆ چون و سەرنجێکتان لەسەر بەرنامەکەمان لەسەر گۆرانی بێژەکەمان لەسەر خودی خۆمە و لە خزمەتانین بەڕخنەکانتان گەورە بین 1970 471 52 64 1970 991 75 75 0 جەمان ڤایبەر وەتساپ شێتوان لە دەروی وڵات پەیوەندیمان پێوەکەن لە خزمەتی خۆشەویستین و ئەوەشمان بیر نەچێت کە کارمەندانی رادیۆ تەلەڤیزیۆنی SG گەڕیان زۆرمان دوونە ناسانە لە خزمەتی هاوڵاتیان و بۆ دڵخۆشکردنی ئەهلی کوردستان و خەڵکی خۆشەویستی کوردستان هەمیشە بێوچان خەریکی ئەوەن کە کاری جوان و کاری بەپێز لە رادیۆکە و لە تەلەڤیزیۆنەکەمان پێشکەشی بینەر و بیسەری خۆشەویستکەن ئەویش کاکە جەزای ساز کە مدیری رادیۆی گەڕیانە کاکە ئالان مدیری پەیوەندیەکانی رادیۆی گەڕیانە کاکە ڕێبازی خۆشەویست مۆنتێرە کاگە گۆران و کاگە بورهانی خۆشەویست مدیری بەشی کامێرا و تەرتیباتن سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و دەستخۆشی لە هەموو لایەکەکەم و هەموو لایەک سەرکەوتوو بن و بانەخانیش بەخێر بێستە سەر و سەرچاو بانەخانیش پێشکەشکارێکی سەرکەوتەوەشمان بیر نەچێت کاکە جەلال گۆڵەیش کە هەر ماندوونە ناسانە وەکو ئەمانی کە ناوەمێنان و براوچووکیشان هەمومان خۆبەخشانە کار دەکەین بۆ ئەوەی کە دڵی خەڵک خۆش بکەین و بتوانین چەند زانیاریەک لە هونەری میلی و هونەرەکانی ترا بگەین بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەوەشمان بیر نەچێت سپۆنسەری IQ کە سپۆنسەری کردین و بەڕاستی دەستخۆشییان لێەکەین لە کۆمپانیای IQ بۆ دابینکردنی خەتی ئەنتەرنێت بە بەلاش بۆ کەناڵەکەمان زۆر سپاسیان ئەەکەین دەستخۆشییان لێەکەین و سپاسی کۆمپانیای ئاوی سلێمانیەکەین کە بەڕاد و ئاویان بۆ سەرجەم کارمەند و میوانەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی SG دابین کردو زۆر سپاسیان ئەەکەین لە رادیۆ تەلەڤیزیۆنی SG گەڕیانەوە سپاس و پێزانیمان بۆ کۆمپانیای IQ و کۆمپانیای سلێمانی هەیە ئاوی سلێمانی دووبارە بەخێر بێ کاکە هەڵمەتکانی گۆرانی و پێم خۆشە بچینە لای یەکەم گۆرانی تۆ ئیت نازم یەکەم گۆرانی خاوەیە سەریعا مەقامە لە خزمەتانە مەقامەوە و دواتە تەحویلی گۆرانیە بەڵێ هیچیە وەڵی مەقامەکە شعرەکەی کاک دەرباز جەمالە ڕێز و سڵامانەیە بۆ شاعیری خۆشەویست بەوتنی کاکە هەڵمەتکانی گۆرانی هیوادارین دەستخۆشی لە تۆ ئۆکەین سەرکەوتوو بێ کاکە دەربازی سەرکەوتوو بێ بینەرانی ئازیز و خۆشەوی دەچنە لای یەکەم گۆرانی و مەقام و بەستەی کاکە هەڵمەتکانی گۆرانی با گوێبیست بین فەرمووی
گوڵە بێتاوە و نەکەم لاو شەدی بە زۆر بۆ خەمبرا گوڵە بێتاوە و نەکەم لاو شەدی بە زۆر بۆ خەمبرا من ئەزانم بێتاوانی و بە زۆر ئەڵقەدەی لە دەستکرا لەگەڵی وێنە و یادگاریەکان لەگەڵی وێنە و یادگاریەکان منە دوێم و ئەوان دەگرین جا من چی بکەم چارم چیە ناحەزن نەیان یەش بۆ یەک بین گیانە لەگەڵی وێنە و یادگاریەکان منە دوێم و ئەوانە گرین جا من چی بکەم چارم چیە ناحەزن نەیان یەش بۆ یەک بین من نەزانم بیرمەکەی من نەزانم بیرمەکەی بەگریان شەو بەڕێ دەکەی لەگەڵ هەموو ناسەیەک لە خەونی شاناو مەبەی قوربانم کاکەی وەی دەستە خۆش کاکەوە گیانە من ئەزانم بیرمەکەی بەگریان شەو بەڕێ دەکەی لەگەڵ هەموو ناسەیەک لە خەونی شاناو مەبەی بەڵام عەزیزەکەم دەواز بێنە و لەگەڵ خەما دەکەومەڕێ بەڵام عەزیزەکەم دەواز بێنە و لەگەڵ خەما دەکەومەڕێ نەبا مێردەکەت پێ بزانێ و نەفەمانە لێ تووڕە بێ نەبا مێردەکەت پێ بزانێ و نەفەمانە لێ تووڕە بێ ئەوەیە کاکە وەریکەم No!
کاکەیوە سەڵاو و ڕێزم بۆ هەموو کارمەندەکانە چاوی یەک بە یەکیان وا دەکەم کاکە جەزای ساز کاکە ئالانی زەڕف قوربانی هەمووتان قوربانێ بە مامۆستا خۆیەتی جاوان با قسەی پێکا بۆ جاوان دەستێ خۆش کاکەوە دەستێ خۆش کاکەوە دەست و پەنجەت خۆش مامۆستاوەلی کاکە هەڵمەتی خۆشەویست دەمت خۆش بێت سەرکەوتوبی ئەم گۆرانی ئەزم کەسێکی ڕۆژهەڵاتیە ناوەکەشی مەزم کۆچی دواییشی کرد لەم ها خۆی ناخە ئەو کردی بە کوردی ناخۆی ئەسڵ گۆرانی مەحسوون قرمزی مدەرمەندی گەورەی تورک و کوردە لە ئەسڵا بەڵام ئەو کەسە کردی بە کوردی خۆی لە کووردا ئەو کەسێک کە ئاوازێک گۆڕێ ئەمە بە بەخاوەنی دووەمی جا دەست خۆشی لێکن بە زۆر بەرز ئەدا کرد بۆ خۆشیە بۆ مامۆستاوەلی بە قورعان کاکیوە من هەر خۆم کاگۆلی ئەزانێ لە خوار ئەوە بیڵم تاوا دەنگم دەرنایە هیچ لە دۆوەتی خۆی دۆ هەڵام چەند ئۆکتاڤێک سەرەوە بە حکومی کە گۆرانەکە خۆی داوایەکە سێ تۆنچێت سەرەوە کاتەوەمان لێ دەوڵات دەستی خۆش بەس زۆر بەرزە بەس لە چی ئەچێ سەڵتی لەم گۆرانیە بزانام ئەزانی کاگۆلی تۆ دنیا دیدەی سەڵتی هەڵمەت لەم گۆرانیا لە چی ئەچوو ینی گۆرانی بێژەکانەڵێ گۆرانی بێژی کۆنە لە شاری هەولێر ئەزانی ڕێک تەنیا عەرەب عوسمان هەیە ڕێک لەم گۆرانیە سەڵتی ئەو گەنجەتی ئەوە جا گەنجەتی ئەویش هەر داخڵە بوو لە دۆ ڕێوە داخڵە بووە گەدە دەمە خۆش بێ کاکە هەڵمەت هیوادارم شتی باشتری لە چاوەڕێکرێەوە دایەکی جوانی کرد و سەرکەوتوبی کاکە هەڵمەتکانی گۆرانی خۆشەویست کاک هەڵمەت لەگەڵ نەرمەندەکانە بینە چۆنە لە سلێمانی ینی تێکەڵی وەڵی لەگەڵ زۆریان تێکەڵین بە قورعان چونکی ئەوان ناسیەوە خۆیان لە کەس نایەن ئەوەژێ هەتۆ عام کەسێک تا تێکەڵی لەگەڵیان ماوەیەکی زۆریە هەر سەرکەوتوبی هیوادارم نەرمەندان هەمویان لێک نزیک بنەوە چکەمان بەیەک و جوانین کەم و کوڕێکتری باسەکەین بۆ باشبوونمان ئەی لەگەڵ وەزان بەڕێز و بەس شعرە نووسیت خۆ دەینووسیان ئەدەنێ وەڵی برادەروشتمێ بۆ مەنووسی و خۆمەی نووسم و کەم و زۆر بە ناوای نووسی لە بەندەکانە گۆرانی بێژیش ئەوەی کە بە دڵم بێت هەڵیە بژێرم بەزی یەکدانە یەک دوو کۆپلێڵێت چێکە دەست خۆش بێ ئینسان هەموو ماشتی باش و خراپیشمان هەیە بەڵام تر ئەساس باشەکانمان خەڵکی سفادی دەکات خراپەکانیشمان بۆ خۆمان بێ بە دەرزێک و بۆی کە چاچکەین ئینشاءالله هەر سەرکەوتوبی کاکە هەڵمەت کاکە هەڵمەت تەمەن احتیاجی پرسم زانم چەند ساڵی 25 ساڵم تامان درێژی فیەوەی دیارنیە مامۆستاوەلی ئەزانی ماشەڵڵا فێوەردی لێ فێوەی دیارنیاڵی 19 تەمەن درێژ بی ئەی باسی ئەوت کەوتی لە ئێران زۆر لەگەڵیانە دوێتێ کردویان چووی سەردانێکردن بۆ گۆرانی سەردانم کردو خزمی خۆمە بۆ حەفلەم بۆ کردووە لە ئێران بەڵێ لە منتیقەی بانە شاری بانە بەڵێ لە بانە هەستەکەی چۆنە باسێکی حەفلەی ئێوەمان بۆ بکەی بزانین حەفلەی ئەوێت چۆن بوو چۆن بەلای تۆ تام و چێژی خۆشترە لێرە ئەسیان خۆشترە نەستیان چۆنە بمان باس کە تۆ دەرەوە مامۆساجیان باسی و ناکەم بەڵام بەخوای ئەمە لە سلێمانیا زەلیلی دەستی عاسف و ئۆرگین وایە بەڵا خۆ هەندێکیان ئەوە مامۆستا هیچ خۆی هەزاران تەلەوەی پێگەیاندەوە بەڵام کاگوەلی بەڵام ڕاستە ئەمڕۆ بەداخەوات کە ساڵەسێ ستۆدیۆیەک دانی و بای 40-50 وەرەقە مامۆستاوەلی جیازەکڕێت لە من عاسفم ئەوە ناگاتەوە بەڵام
ئەوانەی کە بە پەنجەی دەست دیار لە سلێمانیە 5-6 حەودانەیەک ناوجێکی لەوانە کاگۆلی جیاوە مامۆساوە کاگۆلی مامۆسا هەموو عالەمەی ناسێ چەند دانەیەکێوە بەڕاستی سەرکەوتون وە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا کاگاری فاروق مامۆساوەلیە کاکە حەمەیە کاکە ئەحمەد و گۆڵێ گۆمڵەی و کاکە میران زۆر بەیانی هەژۆدانەیەکن دەستخۆشیان لێکەم و هیوادارم ئەی چۆن بوو هەفتەکان چەند شەو چەند ڕۆژ لە ئێران والله هەر 6 ساعات 7 ساعات 8 ساعات لەوە زیاتر نەیخایەن هەر خۆت وتیا گۆرانی بێژی گەشت لەگەڵا والله یەکیان خۆم وتم یەکیان گۆرانی کە بێژی کەم لەگەڵا بووە ئەی چێژی هەفلەیەوان خۆشترە بەلاتەوە والله ئەوان زۆر خۆشەوان هەر ئیقاع بکەرەوە هەڵەپەڕن وەکو ئێرەیە هەڵبەرکیان خۆشتە حاج گۆرانی بڵێ هەڵەپەڕ ئێران ڕێز و حونوتمەیە بۆ خەڵکی ڕۆژەڵاتی خۆشەویست بەعام لە ئێمە دڵتەڕتر و بە جۆش و خۆرۆشترن یعنی بەڕاستی بە هەموو ڕتمێ هەڵپەرچیان هەیە گەڕیان بێ سەریع بێ شەژهەشت بێ جۆرجینا بێ هەرچی بێ هەڵەپەڕن عدانی بێ خەنعاتگە بە هەمووی هەڵپەرکیان جا من لە کاتی 95 تادنەوە گە حەفلەمەکە لە ئێران ئەو کاتە تۆ 6 ساعتەکە بەرکەوتەوە بەس من 3 شەو 3 ڕۆژ گۆرانی مەوت لێ حەفلیان 3 شەو 3 ڕۆژ بوو ئیساش ئەوە نەماوە 2 شەو 2 ڕۆژ بە حکمیم قەیرانی 12 ساڵی ئەوێ شەوە نەماوە 2 شەو 2 ڕۆژ گۆرانیمانەوە تا بووگەهات کە بووگات شەو ڕۆژێکمان گۆرانی بۆ بگوزاوت بەس بەخوا ژیانێکی خۆش بۆ کاتە خسەت خۆزگەم بە ئەو زمانە هەر سەرکەوتوو بی ئیشەڵا هیوادارم لە هەموو شوێن و مەکانەکانی کوردستانە جێگەدەنگی تۆ دیار بێ و هەر سەرکەوتوو بی کاکە هەڵمەت ئەی ئێستا دوای ئەمە ئەچینە لای گۆرانی دۆم زانین گۆرانی دۆم چیت بۆ حازەکردووی کاکە هەڵمەتی خۆش سەویش لە خزمەتانە و سەریعتەکتان پێشکەکەم دەی سەرکەوتوو بی و دەنگت خۆش بێ و فەرموو مامۆستا هاوێ کاکە هاوێ وەش وەک ئەوان بێحەلی بۆ ناوی بەکشە مۆدێل وەش وەک ئەوان بێحەلی هەرکەس کەیفی پێت نایە لەگەڵ گیرە سوارفەلی هەرکەس کەیفی پێت نایە لەگەڵ گیرە سوارفەلی های قوربانێ بم کاکە وەلی جان یەکسان سەیرە گیرمەزن ئەو بە منیە ودی وریابە هەندێک خەڵکردنا حەزنەیە هەی من بەومە ودی وریابە گەر شوویتە دەرنەدزن ئێستا ژوامان لێ هاتووە بە یەک دڵین درۆزن ئێستا ژوامان لێ هاتووە بە یەک دڵین درۆزن کاک لاور و کاک باڤێڵ هەر وەک ئێمە عادزن کاک لاور و کاک باڤێڵ هەر وەک ئێمە عادزن شۆنی ڕەحمد نەماوە تاوێک لە جوابی قسەکانمدا جوابی دامەوە پیاوێک وتم کاکە ئەمبورە کردم بۆ بەکردناوێک ئەو عینادم منیش ناوێک سو خۆم پێ ناسان تاوێک وتم کاکە هەڵمەتم قسەی نەکردن تاوێک وتیکانی گۆرانی شەر بێ بۆ دانێم داوێک لە شوێنێک زیندانی دکەم بمری بۆ قومە ئاوێک سەر ڕۆی ڕۆژ دێ خۆڕی ئەم باسە نەیمان ناوێک بەیانیەک تەلەفۆنێک
هەستەکەم دایکی تۆ دوو ساڵ وەردوو گیان بوو بێ مەحاڵە جوانی ئاوا بەنۆ مانگ دروست نابێ مەحاڵە جوانی ئاوا بەنۆ مانگ دروست نابێ شاید خوا بۆ جوانکردنت سەد مەلایکەی ناردبێت یەک هەنگاو لە تۆ دوور بم ئەژنۆی جورئەتم دەشکێ یەک هەنگاو لە تۆ دوور بم ئەژنۆی جورئەتم دەشکێ زەوی تۆی تێدا نەبی ئاخر بەکەڵکی چی دێ لای من مردن ئەوەیە لە ژین و ژین نەگەم پێت بەمەش هەر دەڵێن مردن کە نایە و هەر دەڵێن دێت ئەوەی کاکە هیوایە وەهای دەڵێم بەدڵی بێت بەندی هوات بۆ دەڵێم وەک سواردە خۆر سرمەی بێت وێنە یەکتم بۆ بنێرە بادڵی خۆمی پێخۆشکەم وێنە یەکتم بۆ بنێرە بادڵی خۆمی پێخۆشکەم با لە کاتی خەمباری خەمی دڵ فەرامۆشکەم پێم ناڵەی ئەتاکوکەی شەرابی دووری دنۆشکەم پێم ناڵەی ئەتاکوکەی شەرابی دووری دنۆشکەم بەس تۆ یاریم پێ دەکەی شەتی و لە دوایە مەشکەم بەس تۆ یاریم پێ دەکەی کافر لە دوایە مەشکەم وەرە لا نسیکەم با تێرد لە باوەشکەم چی خۆشی ژیانم هەیە لەگەڵ تۆ بەشیکەم لەیدا مامۆستاوەلی لەیدا مامۆستاوەلی لەو بەندە ناوی دەبم بەخوایە پێم عەیبنیە هەردوو دەستی ماز بکەم بەخوایە پێم عەیبنیە هەردوو دەستی ماز بکەم دەستی خۆش کاکە وەلی قوربانم کاکەی هەر بۆ هەوادارانی ڕادیۆی گەڕیانە کاکە هەڵمەت دەمە خۆش بێ مامۆستاوەلی دەست خۆش بێ کاگۆری جان دەست خۆش بێ بەڕاستی ئەم گۆرانیەوە نە سورعەت بوو یعنی خەریک واسم سەرچۆپێکی وەرگرم وەڵا لە خزمەتم کاکەیەوە هەستەکەەوە مامە ڕێبازی بەشی کۆنتڕۆڵ حەپلشی بۆ خستە سەر لە با بزانێ دەستەکانی خۆش بێ کاکە ڕێباز چاوی ئەمەیە هەست سەرکەوتوو بی کاکە هەڵمەت گیان قوربانم کاکەیەوە گیان کاکە هەڵمەت غێری کاری هونەری چی پێشکەکەی وەڵای ڕۆژانە بۆ خۆمان کاسبی مەشغوڵین بە ئیشیکەوە لەشتان ساغ ینی چاو ماجبن تەنیا ژیان نەبەچێتەوە بۆی کە چکە بەڕاستی و باسمان کردو لەسەر بەرنامە و تەوەریکەیە کە هەمومان بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خەیرانەچین و کۆنەرە لە وڵاتی ئێمە چمچێکی سەرەکی نییە وەڵا بەتەعجیت بۆیە هەمومان ناتوانین بە دایمی یعنی بە ئەبێ ئیشێکی کێ لەگەڵ هونەرەکە بڕۆین و بژین بێ ئیلا پیشەیەکی کەمان هەبێت لە پشتی کاری هونەرێکەوە خواکە پیشەکەش بێ خەی ناکە بە هەر بێ خوا ئەویش نییە ئەویش نەما وایە مامۆستا سەکەوتوبی کاکە ئەی کاگە تۆ سەرەتاکە دەستی کرد بە کاری گۆرانی وتن چ کەسێک پاڵپشتێ بوو ئەو قورئانە کەس پاڵپشتی نەبوو کە پاڵپشتم نەبوو گۆرانی و تۆ خەوتێتی دەنگە خۆشە و دەسە خۆش بێتە خۆن ئەخە سەرەتای ئەو دەنگخۆشیانە پاڵپشانە ئیلا برادرانی کۆڵانە خۆی قانونی ژیان هەروایە هەموو من هنەرمەندە میلیەکان کە پێ ئەگەین ئیلا لە هاوڕێکانی کۆڵانەوە تەرشی عکرین بۆی کە ئەنجە چ شتێک وا پاڵپێوەنەر بکەتە گۆرانی بۆی چ برادێک ئیسە من ساڵەکانی 90 لە 80 تا 90 ساڵان بوو دەستم کرد بە گۆرانی دەکە برادرانی کۆڵان هەمیان بەخوا خۆشیێڵ دەستم پێکە ئەو تەرشی ئەو تەرشەوەی لێ هاو خۆم فێری کەری مەگەر خۆم فێری شعرەکە خۆم فێری گۆرانی کرد چێ بۆوانە کە تۆ وەڵڵای منیش برادەروشتی تیا بە بەڵام خۆ دەزانی هەرچی گۆرانی بێژە ئیلا بە خۆشەویستی و بە عاشق و ئەوانە وای لەکەکە بێ بە گۆرانی بێش ینی عاشقش بووی عاشقیش بووم بووم بەژی هەڵمەت عاشق لەوە بیگۆڕم هەڵمەت عاشق یا بیگەم هەڵمەت دەستی خۆش بێ خۆی شتێکی زۆر جوانە خۆی ژیان یعنی عاشق بوون بۆ ژیان عاشق بوون بۆ نیشتیمان بۆ دایک بۆ کچێک سەیج حاشا ناکە من عاشقی کچێک بووم جاری وایە شعرم بۆ نووسیوە هەمومان لەبەر شاشە و کامێرە مامۆستاوەلی و قسەیەکەین وڵا من عاشقی نیشتیمانم و وڵا هیچ کەسم دەقا عاشقی نیشتیمان نییە خوا ئاگای لێ لەبەرێکە هەمووی کۆچەکە ئەڕوا و وڵات بەجێڵە چکە نیشتیمان هیچ لەزەتێکی تیان نەماوە بە ناشکری نەبێ ئەوزەم کاکە هەڵمەتی شعری بۆ بابەتە داناوە سلم گۆرانی ئەوزەم پێشکەشمانەکەی کە بەسەر کۆچی لاوەکانە کە وڵات جێڵن بەرەو هەندەران بەڕاستیەوە دڵتەنگێکی زۆرەکە وڵاتمان خەریکە بێ لاوە بێەوەیەکێکە لە خەتریاتەکانی هەموو چمکەکانی ناو وڵات ئیشەڵڵا خوای گەورە کارە بکە کە وڵاتمەوە خۆش بێت و پڕ لە ئیش و گوزەرانی خۆش بێ هەمومان بگەڕنەوە باوەشی نیشتیمان وەڵا ئیشەڵڵا
جا عاشقبوون بۆ نیشتیمان زەرورە بۆ دایک بۆ کچێک چکە ئێمە کە پێگەین سەرەتا پێش پارە داواکردن کە باوک بوو کە عتمۆحی پارەمان بێ یەکسەر کچێک لە دڵمانە دروستە بێ وێنایەکەین و بۆی کە خۆشمان بێجا پێویستە لەگەڵی شاگەر بارەمەند بی شعری بۆ بنووسی وەکو من چۆن شعرم بۆ کچێک نووسیدن نەشمایەت خوا ساڵی 2000 بوو نەشماڵە نازانم دامەوە شعر بۆ کچێ بنووسن گوژم من باش وایە بۆ کەسی نەنووسم ناڵم مردووە احترامی ئیشەڵات تەمەنی درێژ و زیندوو بەس سوتفەنەن بینێت نازانم ڕۆی بۆ ئەوروپا ماوە مردووە تەمەن درێژ بێ ئیشەڵڵا لەگەڵ ئێوە جا بۆیە کاکە هەڵمەت بەس کو شتەکانە شعری عاشقانەی پێوە دیار نەبوو وڵای عشقانەش بۆ وڵە میسە لە خزمەت ئەمەویش عاشقان ئیسەمایان چییە ئەم گۆران ئەگەر بوو مابڵی چیمان بڵێ ئەومان بڵێ بەسەر کۆچ و نەکەیان بەڵێ ئەمەی کۆچی گەنجاندان بڵم کاچی مۆدەرەی وڵات و کۆچی گەنجان کە کۆچەکەن بەرەو دەرەوە ئەوە شتێکی جوانە بۆم کاتە پێویستە ئافرەت بەست خۆش بێ و هەر سەرکەوتوبی کاکە هەڵمەتی گوڵ ئینشاءڵڵا طبعاً بینەران و بیسەران زۆر تامەزڕۆی ئەو باسی ئێستان چکە کۆمێتێکی زۆر بوات و دەستخۆشی و ئەمە کاگەڵمەتەوەدەشی ئەو ناسن و هەندێکیڵە خۆشحاڵ ئەمە یەکەم جارمان بینیوانیش ماجەکەم ئەوانیش بەڕێژ ئەمیان سڵاو ڕێزانەیە تەمان سڵاوی بپایانمان هەیە بۆ ئەو کەسانی کە کۆمێنتەکەن بۆ کە لای کۆمنت و شێری ڤیدۆکەمانەکەن سپاسیانەکان سەرکەوتوو بن بە ئێمە بە ئێوە جوانین و وەکاری ئێمەش تەنیا بۆەوەیە لە خزمەتی ئێوەی خۆشەویستە چەند بابەتێکی هونەری شرۆڤەکەین و ئێستا ئەمانەیە بچین لای ئەو گۆرانیایی کە دادناوە بەسەر کۆچی گەنجانە بەسەر چاوم لەسەر ڕیتمی خێرایە تەبان ئارەوەڵا زۆر باشە و هیوادارین گوێبیستی بین بە چێژەوە فەرموون چەند دیێڕە وەڵا کاکەیەوە بەندێک لەوێ ئەوە 2 لێر 3 4 دیێڕێک چۆی 4 بەندێک 4 بەندێک وەڵام های دەست خۆش کاکە وەری جوانی
ئەستە کۆزەکەن گەنجانی ئەم وڵاتە هەر کەسێکی دەیبینی پڕ بەدڵ بێتاقەتە هەر کەسێکی دەیبینی پڕ بەدڵ بێتاقەتە گەنجەکەن ناهەقینە بێکار و کەسابەتە هەیە ماوەی چەند ساڵە خەریکی تاعیناتە هەیە ماوەی چەند ساڵە خەریکی تاعیناتە دێ هاتمەن کاول بووە کواکامە فەلاحەتە دەبێ ئیلا حیزبی بی گەناژیان زەحمەتە دەبێ ئیلا حیزبی بی گەناژیان زەحمەتە بێزاری گەنجەکانمان بێ پلانی حکومەتە گەنج وایە پێشگرێ من گەنجی وام پێشگرێ دڵی پڕ لە خەفەتە لە گیفانیەتیای نییە پارەی پاکە توش قارتە لە گیفانیەتیای نییە پارەی پاکە توش قارتە برسی بێ پێی ناکڕێ بسکیتێک لەگەڵ بانتە برسی بێ پێی ناکڕێ بسکیتێک لەگەڵ بانتە گەنج بەو دەردەوەن دەڕوە واش پێی دەڵێن سەغڵەتە گەنج بەو دەردەوەن دەڕوە واش پێی دەڵێن نەگبەتە نانەبراکەم وەگەڕێ دایکی پیر چاوەڕێتە نانەبراکەم وەگەڕێ دایکی پیر چاوەڕێتە گەنجی ئەم شارە بارگەی خەمی هەڵگەڕۆی نیوەی گەنجی ئەم شارە بارگەی خەمی هەڵگەڕۆی کێتاوانی ئەم وەسعە ئەگرێتە ئەستۆی خۆی پەرلەمان باسی دەکرد ئەی بۆ حەلێ ناکابۆی پەرلەمان باسی دەکرد ئەی بۆ حەلێک ناکابۆی سەدا حەفدەیان بڕی ئاخۆ چێ دەیخوا بۆ خۆی سەدا حەفدەیان بڕی ئاخۆ چێ دەیخوا بۆ خۆی ئاخر ئەم هەموو نەوتە ئەم چەند ساڵە بۆ کوێ ڕۆی ئاخر ئەم هەموو نەوتە ئەم چەند ساڵە بۆ کوێ ڕۆی بارە قوڵی میلەتە وەڵڵی زوڵمە دەیخۆی بارە قوڵی میلەتە وەڵڵی زوڵمە دەیخۆی خوددا لێت قبوڵ نەکات ئەگەر منم ئەگەر تۆی خوددا لێت قبوڵ نەکات ئەگەر منم ئەگەر توی ئای دەستێ خۆشکاکەوەی سڵاو و ڕێز بۆ هەموو کارمەندە خۆشەویستانە دەستی خۆش بێ کاگوەلی مامۆستاوەلی خۆشەویست کاکە هەڵمەتی دەنگخۆش ئەفەرم سەرکەوتوبی بۆ شارە جوانانە خۆیڵێ هەموو شتێ بەد لە جێی خۆی سەنگینە بەڵام تۆ شعرەکە ئەمڕۆ جێگەی خۆیەتی سەنگین لەبەرێکە ئەم شعرانە بۆ ئەم بارودۆخی ئێستەی کوردستان کە دوسێ ساڵە خەڵک بە لێشاوە ڕوای ئینشاءڵڵا هەمووی بێتەوە باوەشی نیشمان ئەڵبەتە نیشمان خۆش نەبێ کەس نایەتەوە خەڵک بەرەو خۆشی ئەڕوا ئەم شعرانە دەستنووسی خۆتێنیا وەکوت وڵای یەکدوانێکی خەڵک یەکدوانێکیشی خۆم و باوکاری خۆت و هاوڕێ برادران برادرمێ بۆ منێرە شعری خۆش سەرکەوتوو بێ دەستخۆشی لەو شاعیرەکەن بەڕاستی ئەم شعرە بۆ ئەم کاتەی ئێستەی کوردستان زۆر زۆر لەبار بوو هەر سەرکەوتوو بێ دەنگت خۆش بێ بە ئاوازێکی خۆش شەوتت چاو ماچەکەم هەیلێلێ هەیلولۆ نەبوو گۆرانیە تا سەرکەوتوو بی کاکە هەڵمەت بەڕێی تۆ بەڵێ وەکو هونەرمەندێکی تازە پێگەشتوکە لە بوارەکەدا ئارەزوومەندی و دەنگێکی باشەیە و شەڵ ئایندێکی گەشت و گەورەش دەبێت چاوەکانە ماچەکە بەڕێی تۆ هونەر چۆن ینی لە هونەردا تا زانیاریت هەبێ باشتر نییە لە ڕووی مەقامات و تۆن و تەبەقات و ناسینم ئەداکردنی و تا چەند باشە بەلاتەوە کە ئینسان کاتە بواری هونەرەوە شارەزایی هەبێت وڵی ئەبێ شارەزایی زۆر زۆر هەبێ بەڵام شارەزایش لە کاری هونەرە ئەوە نییە بڵێ شتێکە ڕاوەستەوە لەبەر ئەوەی ڕۆژانە ئاوازی تازەیەت شتی تازەیەت ئەوە بەڵام شتێکی جوانە بەڵام بەڕێی من ئێوەی گەنج تۆ پێویستە هەموو شتێ بزانین پێویستە بزانیوە پێویستە ئەگەر عاسفێکی نزیگە بێ لێتەوە پێویستە هەموو هونەرمەندەکانی کە بەخۆشمەوە خۆش بەمجارە هێشتا ئەو شارەزایمان نییە بەڵام بە حکومی زۆر دەمێکە لە بوارەکەن تۆ جێگەڵ چەند عاسفێکی بتوانێت و کاگوەلیە لە هەندێک زانیاری بەوەرگتو لە ڕووی تۆن و تەبەقات و مقامات و زانم کاگۆلی ڕۆڵشتەکانەوەنە گرنگە دەستی خۆش بێ بۆ پێویستە ئێوەی گەنجان کە توانایەکی باشتان هەیە و ئاگادارم تاقە و توانایەکی باشتان هەیە بۆ حەزێکی گەورەشان هەیە بەرەو پێچوون خۆتان فێر بکەن ئیتر بە هەر وەسیلەیەک بێ مهمە لە ڕێی یوتیوب ئەمڕۆ یوتیوب جارانێ مە هیچ شتێکمان نەبوو
ئەمڕۆی تو بێتوان هەموو کاتێکوا لە خۆتان بکەن لە هەموو ڕێگە پێرفێکت بنەوە زۆر گرنگە ئەی بەڕێی تۆیش و هەموو عام ئەوەیە کە ئینسان تا لە بوارەکە شارەزای هەر کارێ هەر ئیشێ بێت تا فول بیکەمە دەستخۆشی لێکەمە هیوادارین هەمووشمان بیکەین بە بەرنامە و بیکەین بە کار و بۆی هەوڵبین و بگەینە ئەوە ئەی ئێستای هونەری میلی چۆنە بینی کاکە هەڵبەت لەم بارودۆخی ئێستای کوردستان خەڵک بێتاقەتە باو باوی کەس نییە خەڵک بێتاقەتە هەموو ماڵە مشکلێتە هەموو شوێنێک کێشەیتە خەڵک بێپارێ بێ ئیشە بێ کەسابەتە خۆی داماوی و لە هەمان کاتا گەورەی هونەری میلیەوەیە هەموو کاتە لە بارودۆخە قورسەکانە بۆی کە میلەت هەز بە و تەنگەژە قورسە نەکاکە لە باری ئابووری و اقتصاد و معنەوی و فکری هەمووی دروستە بێت هونەری میلی گەورەی و جوانەکە لەوەیە هەموو کاتێک لەو کاتانایەتە پێشەوە کە خەڵک بێزارە بەداخی شەوە بێ شانسیشە بە هونەری میلی بەعام لەو کاتانایەتە پێشەوە کە خەڵک ئێستا من ئاگادارە 5 ساڵە بەڕاستی هەموو هونەرەکان لە خێرانە هەرچی ئەگەکەی هەبێ با کۆمنتی زۆر بێ بەڵام خۆی ئینگلیس قسێکی جوانیاڵێ هونەرە هونەرەیە کە بتوانێ بژێوی ژیانت دابینکە وایە مامەساوەلیەوەی چێکە لە قسەی ئینگلیز و جوولەکانیش ئەوە هونەرەکە بتوانی سەقفێکی زەمەنی حیاتی پێ دروستکەن وەکو لە ڕووی ئابووری لە ڕووی هەموو شتەکانەوە بەڵام بەداخەوە کە لە کۆمەڵگەی ئێمە ئەمنە کێشە و گرفتارە کۆمەڵایەتەکان زۆرن هیچ کەسێک ناتوانێت بە هونەر بژیوە بۆیە بەداخەوە کە ئێستا ئێمە لەم باردۆخی ئێستا هونەری میلی توانایەکی باشیە چەند گەنج و توانادارێکی باشیە هەمونەربەندی باش بەڵام بەداخەوە زمینەکە لە بار ڕێدەری خۆدێتەوە 2-3 ساڵە باویش گۆرانی بێژێک نییە بە زەخی بەڵام بخوا من خەڵک زۆر پێمەڵێ ئەوە نزیکەی 2-3 مانگە هەندێشتم سوتە یوتیوب 2 ساڵیشم نەخستە بۆ نێم کات دەنگم تێکچووەبیش وەزعی کوردستان ئەو لە بەرناخۆشی ڕۆی هەر تااقەتم نەما دنیا ئەوە سازەی حەز ناکەم بیخەوە ناو خەڵکە چکە سۆ دەزانم 1-2 شەوە خەڵک بە تااقەتی نامێت چکە خەڵک دڵخۆش نییە خەڵک بێزارە لەم وەزعی کوردستان کورە بێ ئاویە قەیرانە موچە لێبڕی نایێتە دوو بانگەکە باش بووە هیوادارم ئەو گرفتانە نامێنە بۆی چمکەکانی هونەر بێنەوە ناو ساحە و بۆی کە خەڵک لەگەڵ خۆشی و شادیەکانە هەمیشە پێکەوە هاوڕێ بین و دوور لە خەم و پەژارە بین کاکە هەڵمەت گۆرانی چوارەممان چیە چکە ئەوەی من ئاگادارمیەوەی گەنجانی خوێنگەرم پێمان خۆشە زیاتر جۆبیسی دەنگتامێ زۆر لێ نەکەین گۆرانی چوارەممان چییە و هیچ چێەوە لە شعری چێ هەری خۆت شعرەکانیشی خۆم و ئیسەبەکە وەلی ئەڵێم و ئەو مۆزیقاکە لێ باتمیش لە خزمەت ئێوە سەرکەوتوو بن ئینشاڵڵا کاکە وەلی حەزەتی مامۆساولی نەمڕۆیت حەزەکرامیان بکەین بە حەفلەی یا شتێکە کە بەدڵی ئێوە هەرچیت پێ خۆشە ئێمە جۆبیسی توین تۆ چ بە شتێک غەزاڵی ئەومان بۆ بکە یارم بێ بەڵی خۆشە چی بڵێەوە وەڵا بەخوازم وەڵانی مانگی جاری ئاکۆم وەڵا توی راوێ من هەشتیان بۆ نام تا تۆ تاینەکەی بەنامەکەم تاوا یەکەم فەرمونون گوێبیستی کاکە هەڵمەت کانی گۆرانیە بین فەرمونون هزار يارم بيه هرتو يارمي هرتو ياركي دلا هو جارمي هرتو ياركي دادا هو جارمي هاي فانجون يا شيكاغو لي اگر من داری توزی من زاتنگر اگر من داری توزی من زاتنگر اگر بیا مینی گلا تو نایکیتنگر اگر بیا مینی گلا تو نایکیتنگر هزار یارم بیه هر بابوانا هزار یارم بیه هر بابوانا مین بوا بلای ولی یاری کونوا مین بوا بلای کاگی یاری کونوا
دەستی خۆش کاکەوە خۆش بێ کاکە هەڵمەت بۆ گۆرانی خۆشانە گۆرانی بابەتی حەفلە و شاد کاگۆلی دەستی خۆش بێ مامۆستا عالانیش دەستی خۆش بێ بە زەڕ بە خۆشەکەی لەگەڵی قاعەکەی توە وەزعەکەی کرد بە جەوێکی حەفلەیی کاکە ڕێبازی هەر بە هەمان شێوان دێشتی سەر شاشە خەریک و ئێمەش بێڵسین بۆ هەڵپەرچێ هەستە کردوم گۆرانە شادە فۆلکلۆرانش پێویستە بۆترێ با بزانین وەڵا هەمی پێویستە من ئەوەی بیزانم ئەیڵێ دەستی خۆش بێ و پێویستە مەمزانی ئەوانە ناڵێ بەزەوانش بڵێ چکە گۆرانی بێش پێویستە شتە شتادەکان بڵێ و بەند بڵێ خاو بڵێ گەڕیان بڵێ بۆی کە لێ شوێنێکدا نەمێنێت چ بازاری وایە لە مجلیسە گۆرانیوەم لێ داوا کراوە زۆر مستەقەفانی سلێمانی بۆتم بخۆمنەوەوانە نازانم شەڵا بمزانیا بۆ وتنایە بە هەموو شتێک هەچ کەسەوان نازان لەو نەدیمی دیاشتی وایان داوا کرد نازانم گۆرانی مامۆستا خوا لێ خۆش بوو حەمەی نێرگس گۆرانگادێکە داوای وانەک بەچی بۆ مووی کوڕی تەمەنی 60 ساڵ بەڵام هەمووی ئەسڵ خەڵکی سلێمانی بوون ئەوەی 70 ساڵ بۆ زنجیری لەملا و ماڵا بێ باوکی من نەگەشتە 70 جامانەکەی بەقەیەک سانی سەدرایی دەبوو تێگەی مەختەم چێخ ئافریکا بەڵام ئەوان جاریان چکای گەو گۆرانیمان بڵێ هی هونەرمەندی گەورە مامۆستا حەمەی نێرگس چەخار بێقینە ئەندانەرانت بە قورعان برا فیشەک بنی بێرە لێو دەریگەونەوە نازانم بەزەوان سازان تۆ کاماڵ تۆ چ بزانی کاماڵم جاوتم بەخوا کاکەتم مەزەمار شتەکانی مامۆستا ئیبراهیم خەیات و مامۆستا محەممەدی نێرگز و زۆر بێشتا ڕفیق چالاکۆمانیان حەز لێ بوو تەوانە یەک دوو دانی بەزانیان دەکیوەوان کەشتیوایان داوتم بەخوا برا ئەگەر بۆ مەجموعە گۆرانی باە مەشتی خۆمان پێشینەوە بڕۆینەوە چکەمە ئەو پێ بچوو لا گۆرەمێردنی کە خاص ئیش لەوە ئاکەن و هەر سەرکەوتوبی کاکە هەڵمەت قوربانم کاکە هیواجان هیوادارم لە هەموو چمکەکانی گۆرانیە شارەزایی پیاکەی و پایاشت کردو لەخوا بەزیابێ وە سەرکەوتووە بی ئیشەڵڵا جا کاکە پێشوێ بچین لە ئاخر گۆرانیمان کە ئەمە ئەبێت تا ئاخر گۆرانی بەرنامەکەمان ئەمێ بزانم تا چەند پەیوەندیت لەگەڵ سوشال میدیایە هەیە لەگەڵ تۆڕ کۆمەڵایەتەکانی فەیسبوک و ئینستاگرام و سناپ و تیکتۆک کۆمانە وەڵا هەموویم هەیە ئەوەی چۆن هەمی چالاکی لەگەڵیان وەڵا هەمی فەیسبوکم هەیە تیکتۆکم هەیە سناپم هەیە چوار سناپم چالاکی چوار سناپ وەڵا ئافرم بۆ قاچاسەری دێتەوە وەڵا ئاوتە عاشقم ئەوەی دوانە لاقی بە سەوامان لیاتوە ڕێزمێ بۆ سەرجەم بینەر و بیسەری خۆشەویست و خەڵەت تسی کاکە گۆڤەندی CTS وای هاتە هەموو بێکی دوانسیانی جێ بچکە تۆ دەستم دەرسی ئەو بێ من ئاگادار بن هاوڕێکانی خێزاندارم و کاگۆری لەبەرەوەڵی ئەو کەسە کەشە بووی ئارە وەڵڵا خێزانداریخوارێت نەسێن وڵا خۆماشەڵا و نەم ناڵ دەرەکەی خۆی وەزایدەن تەمەند درێژ بێ کاکە هەڵمەت خۆی 25 ساڵە خۆی 25 ساڵە و تەمەنیی لە 18 ساڵە چ ماشەڵا پێوی دیار نییە چاوە ماجەکەم تێشتەمە درێژ بێ هەلامەکە کاگەی ڕێباس دوای ئەوە نەشم زانی باوکی منداڵێکی هەر برژی کاکە هەڵمەت لە گەنجێتی دەچیوە خۆما یەک تەمەنی حسابکە وڵا تازەی تا هەموو بێسەگەڵیان چوار سناپشەیە لە شە ساغ بێەوە با ماڵە لەسەری یعنی بەردامی لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکانە وە زیاتر چالاکیەکانی خۆتی لە بڵاوەکەیتەوە چۆنی بینی بە باشی ئەبینی ئەمڕۆ کۆمەلگای ئێمە سوسیال میدیا بە شێوازێکی باش بەکارێنی یان بە ئاراستەیەکی باش بەکاری نانی ئەمڕۆکەوێت تۆ سەر خەڵک هەیە بەعامەڵێم چۆنی بینی هەستەکەی خەڵک زیاتر لە بوارە بێکەڵکەکە بەکاریێنێ وا هەستەکەم منوکو وەڵاخوامیش هەستەکەم چکە ئەمڕۆ بەداخەوەی کە فەنیە و هونەریە و چێژە بەخشێ ئەوەی شت بزانێت ئەوەی کە چەند ینی ئاینی بیان پزیشکی بیانەوە بابەتانی کە ڕێنمایی شۆفێران بێ ئەمڕۆ خەڵک گوێبیسی نابێت بەداخەوەم پێشەشم کە گرنگەی کۆمەلگا بەڵام ئەوەی کە زۆر بابەتێکی بێمەعنا و هیچە لە ناو ئینستا و سناپ و تیکتۆک ومانە و فەیسبووک بەعام خەڵک زۆر پارە بەوانە ئەوانە زیاتر ویشان زۆرە بەدە هیوادارە میشەڵا خەڵک لایک و کۆمنت لەسەر شتی بێمەعنا نەکەن و بگەڕێنەوە ناو ئەوەی کە سوشیال میدیا بە شێوازێکی جوان بۆ کارە هونەری و ئەو شتانی کە پێویستە بە کۆمەلگا بەکاری بێنین و هەمومان لەو چونکە ئیشی تا بکەین ئینشاڵڵا ڕێز و سڵاومان هەیە بۆ تاک بە تاکی کۆمەلگای کوردی لە هەر شوێنێکن و ئێمە لێرەدا ئەچینە لای ئاخر گۆرانی کاکە هەڵمەتکانی گۆرانی خۆشەویست بەم گۆرانی کاکە هەڵمەتکانی گۆرانی دێنە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆمان و تا بەرنامەیەکی تر و تا پێنجشەمەی داهاتوو تا هونەرمەندێکی خۆشەویستی وەکو کاکە هەڵمەت شادەبینەوە خۆتان لەگەڵ بێ و
سەرکەوتو سەرفراز مەڕێز و سڵاوی کارمەندانی رادیۆ تەلەڤیزیۆنی ئەچدی گەڕیان بۆ هەموو لایەک لەگەڵ ڕێزمان هیوادارم سەرکەوتو بن و چێژێکمان گیان بێ بە ئەوەی خۆشەویست و هە سەرکەوتو بن. کاکە هەڵمەت زۆر بەخێر بێ گەورت کردین کاک وەلی عەزەتی کێشا و زۆر بەخێر بێ سەرکەوتو بی دەچین لای دوا گۆرانی بۆ گۆرانی کاکەڵمەت کۆتایی خۆشیشە زۆر خۆشحاڵە بین زۆر بەخێر بێن و کۆتایی تا بەرنامەی داهات و پێنجشەمەی داهات و بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ فەرموو کاکەڵمەت. هاي قوربانە بم کاکە وەریجۆ ئەوە بۆ کاکە ویسف گەرمیانیە بۆ کاکە عەلی هاوڕێ خۆشەویستی خۆ بۆزیە بەرز بێ وەریجۆ هەموو جومعە و پێنجشەمان قەرار وابوو بیبینم هەموو جومعە و پێنجشەمان بەڵامیان بێوەفا بوو یەک قەولی لەبیر نەمان بۆیەوە بوو مەدینی دەستی سروف و زەمان ئەگەر بنێریە سەر ڕێگام 200 پیاوی قارەمان ئەگەر حکمی ئەعدامم بۆ دەرچێ لە پەڕلەمان ئەگەر حکمی ئەعدامم بۆ دەرچێ لە پەڕلەمان دەزێ لە باڵەت هەڵنەگرم یان باڵای تۆیانەمان یاڵا کاک وەلی لەیرە یاڵا کاک وەلی لەیرە کاکەڵمەتت بە قوربان کاکە هیوا لێرەیە و پێشکەش بە کارمەندەکان هەی ئەمانێ 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 ئەمانەمان ئەمانێ 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 ئەمانەمان ئەمانێ گەردنداری باڵەبان جوانی ئەفرەت کەلارکە و 200 مەڵ دەکاوێران یاڵا جوانی لێدا یاڵا وەلیێنی گەرمیان من هەر کەسم خۆش بوێ یاو نەبێ یا ڕوا یانە گۆڕێ یانە مرێ جێت هێشتم جێم نێشتی من نامەوێ دوور بملێت خۆڵ بم ئەبمەوە بەخۆڵ بمکەم بە خۆڵی بەرپێت 2 ڕۆژە پێدایکەنم باوکم بە من دەڵێشێت بەڵام باوکم نازانێ دڵخۆشم کە یارم لێت گەر باوکم بە مەمزانێ هەر بە کۆچان دەمکوژێ هەڵێژنم بۆ یەناوی هەڵام با ئیتر بەس بێ هەڵێژنم بۆ یەناوی هەڵمەت با ئیتر بەس بێ ساڵی سوار ژنم دێنا گەر لە بەرچەکەم نەبێت ئەمان دەژێڕایەوە هەڵام بە قوربانی بێت ئاوەیە کاگوەلی ئەدگوت تۆ هەڵ ئامژم لا هەموو هەناسێکە ئەدگوت ناوی مام هەڵە جا بۆ من پێ ناسێکە کەچی ئێستا پێم سەیرە نامەد ئاڵ ڕەفزێکە خوددا بۆ خۆی دەزانێ هەڵمەت چۆن لێت قەڵسێکە یەکێتر بوو بە ئەدڵت پێم بڵێ چی ئەستێکە ئەو کەسە ئێستا کەستە وەک خۆت بایی پلسێکە جێگای منی گرتۆتەوە باڵای مەتروو بستێکە باڵای مەتروو بستێکە مەشتوم خۆر و مەستێکەیە
منۆژ خۆخەتەی عارەق نییە لە خەمەد نەماوە وێژ ئەی کچێ بۆ یەندە جوانی چی دایکێت تۆی کردووە کۆش تاکەی خەفەتی دووری هەڵ بگرم بکەمە کۆش باوەڕ ناکەم شەمە سووس بژی بە قەدەر تۆ خۆیان ئەی هەرچی گەنجی داماوە بە جوانیەکە دێنە جۆر هەرچی گەنجی داماوە بە جوانیەکە دێنە جۆر ئیترە هەڵمەتی داما و چۆن بۆ دەنابێ بە مەتەڵۆژ هەر ئەوان دەنازدارن کچی وە بامە و جۆرە بۆش هەر ئەوان دەنازدارن کچی وە بامە و جۆرە بۆش ئەی چاوەڕوانم چاوەڕوان تاکەی چاوەڕێم ناکەی چاوەڕوانم چاوەڕوان تاکەی چاوەڕێم ناکەی دایا لە ئاوی من تەڵاقی دامێر دەکەی دایا لە ئاوی من تەڵاقی دامێر دەکەی تۆ نەدیوە چەندە جوانە شادی شادی تۆ نەدیوە چەندە جوانە شادی شادی تاقە دڵەکەی کوردستانە شادی شادی هیوایەتی هەڵە ژیانە شادی 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 تۆی خۆشەویستم شادی 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 تۆی خۆشەویستم خۆکفر نابێ شادی جان دەستبەی لە داستم خۆکفر نابێ شادی جان دەستبەی لە یەکوێتی کاکەوەلی قوربانێ بم کاکە هیوا عێراقی برای گەورە و پیاوی سادە و کوڕی من ئەی بڵێ بەدایکر شادی گیان نوێژی چی داکە بڵێ بەدایکر شادی گیان نوێژی چی داکە تۆ بدا بە من شادی گیان خوا عەفوی داکە تۆ بدا بە من خوادی گیان خوا عەفوی داکە شادی 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 تۆی خۆشەویستم شادی 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 تۆی خۆشەویستم خۆ کفری خوا نابێ شادی دەستبەی لە داستم خۆ کفری خوا نابێ شادی دەستبەی لە داستم ئای دەست خۆش کاکەوەلی جان ڕێز و سڵامان بۆ هەموو بۆ کارمەندە خۆشەویستانە بەڕی بەرز و بەڕێز کاکە جەزای خۆشەویست کاکە ئالان کاکە هیوا شەخسی خۆی کاکە ڕێواز قوربانتان کاکە بورهان کاکە گۆران قوربانتان کاکە ئالانی زەڕ بۆ مامۆستا گەورەیە قوربانە بۆ بانەخانش پشتی بەڕێز بێ لملانبم شوري دز لملانبم لملان ولملانبم شوري دز لملانبم اقرمي ورا دقري بام شومي وانبم اقرمي ورا دقري دي بام شومي وانبم يار لو التيروش توا دنقو هوالينيا يار لو التيروش توا دنقو هوالينيا شن صالب وي هالو ودام هولا من حالينيا كورا ببيني أتكا جيبي ويتش كزما لينيا سدي يلا ميجودا تكوي موسى لينيا هواسي جودايا نغمي شمشالينيا خاوني ميخانيا بصبادي تالينيا بوي جيك يا قيوا شنو باو شمالينيا لا أسماني
عسمانی سامەڵدا هیچ هەڵ و تاڵی نییە تا مزروی فڕینێکە وەکو من باڵی نییە سەیزادە شاڵی نییە مەلاش هەڵاڵی نییە سەیزادە شاڵی نییە مەلاش هەڵاڵی نییە بەڵام دڵیم بەندە لە ئیشک حاڵی نییە ئەو ساڵە من لە گەڵما ئەی بۆ سەواڵی نییە ئەو ساڵە من لە گەڵما ئەی بۆ سەواڵی نییە بۆ بیرکردنەوە لە من هەرگیز خەیاڵی نییە لەیلا و مامۆستا چاوم کاکەوەلیە بۆ کاک ئالانی زەڕم بانەڵی بیری نییە ئەو چاوەی ماجەکەم ئەو لەوی وای عێراقیە چونکە برادەری خۆمە بۆ عەلی سەرکەندیە یەڵڵا کاک وەلی لەیدە بەندیکانی گۆرانیە یەک بەندیکەت بۆ دەڵێم ئەو ژارە کۆتاییە های قوربانم کاکەوە وەرە یارە تازەکەینە و شاری ڕۆشنبیری وەرە یارە تازەکەینە و شاری ڕۆشنبیری هەڵمەتای مەلای تۆیە باردەم وەشوبیری هەڵمەتای مەلای تۆیە باردەم وەشوبیری لە دەست و پێماڵاوە زوڵف و زەرد و زنجیری لە دەست و پێماڵاوە زوڵف و زەرد و زنجیری عاشقم بە خوو ڕەوشت و زیرەکی و ڕوونەکبیری بەنیکە چاوەکانی هەڵمەت بووە تاسیری بەنیکە چاوەکانی هەڵمەت بووە تاسیری لە ناو هەرێمی دڵما تۆی مایەی شەقەم گیری لە ناو هەرێمی دڵما تۆی مایەی شەقەم گیری ئیتر لۆمەی چی مەکەن وا بوومەتە شاعیری سبەی بۆی دەچمە داوای بۆی دەچمەکەن با پیری سبەی بۆی دەچمە داوای بۆی دەچمە یاکەن با پیری دەستە خۆش بە کاکەوە